کە هاتینە ئەم شوێنە بەڕاستی شوێنێ ڕاستی ئێرە وڵی شوێنێکی زۆر خۆشە بەڵام وەک ڕێکەوبان و خزمەتگوزاری ئێسمە لە سلێمانیەوە هاتووم 2 ساعت ڕێگەم بڕیوە ڕێگاکەی ئەوە نییە خزمەتگوزاری یعنی شوێنێکی زۆر خۆشە ئەوە نییە ئەوە کۆمەڵک شتی جوانی بۆ بکرایە شتی باشی بۆ بکرایە بەڵام کە سێری شوێنەکەی شوێنێکی زۆر خۆشە بەڵام خزمەتگوزاری و شتەکانی ینی هیچ نییە لە چاو ئەم شوێنەیە هیچ نییە. گەوبانەکانە مەسەلەن وەکو کەپر وەکو جێی دانیشتن ئەتوانرێ شتی زۆر جوانی لێ دروست بکرێ شتی زۆر باشی لێ دروست بکرێ بەڵام بەداخەوە نەکراوە. گەشتیارێکی زۆر لە شارەکانی هەرێمی کوردستانەوە ڕووی تێدەگەن بەڵام جێیدا خەم سەیرانگایە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان و لایەنە پەیوەندیدارەکانەوە پشتگوێ خراوە. ئێمەش داواکارین لەلایەنە پەیوەندیدارەکان کە بێن ئەم سەیرانگا ئاوڕێکی لێ بدەن و هەروەها خزمەتگوزاری بۆ بکرێ. لە هەرێمی کوردستانەوە هەروەها لە هەموو شوێنێکەوە ڕوو دەکەن سەیرانگای گۆڵە. عەرەبێکی زۆریش ڕووی تێدەکا بەڵام بە بۆنەوەی سەیرانگای گۆڵە کەپری گەشتیاری نییە یان خزمەتگوزاری وهای بۆ نەکراوە دێنە ئێرە شوێن نییە بمێننەوە دەگەڕێنەوە. بەڵێ هەرە و ڕۆژە دێنە سەیرانگای گۆڵێ سەیرانگای مەلەوانگەی قەیتەرانەکە ئەکەن و دوایی دەگەڕێنەوە لەبەرەوەی کەپری گەشتیاری نییان شوێنێکی وهای نییە بمێننەوە شەوانە. ئێمە لێرە دوو گرفتی زۆر گەورەمان هەیە یەکەم ڕێگاوبانەکەمانە کە جادەکەمان بە تەواوەتی ئیبادێ و هەرچێک پێایەت بێزارەوێت دووەم ئاوەکەی پاک ناکرێتەوە لەلایەن شارەوانی و ئێمە ئاوەکە هەموو هەفتەیە خۆمان ئەبێ پایەکەینەوە قەوزەیەکی زۆر زبڵێکی زۆری تێ ئەکرێ و چەند حاوێکمان پێویستە لە دەوری ئەم حەوزەدا بدنێ بە ئەوی باینەن خۆمان زبڵەکە کۆکەینەوە و حازریکەین ئێستا خۆتان بیبین تەسویری کەم بزان چەنێ زبڵ و خاشاک لە دەوریم ئاوایە هەمووشی ئەچێتە ئاوەکە و دووبارە ئاوەکە پیسە بێتەوە. ئەکسەرێتی خەڵکی داوچەی شارە زۆرە سەیسایە قوڵەبجەی تازە و عربەت و لە سلێمانی و ناوچەکانی تریشۆ خەڵکی زۆری بێت بە تاکید ڕۆژانە زۆر قەرەباڵغە هەموو ڕۆژێک زیاد لە 500 نەفەر مەلێتیاکە وەجادەی گوندەکەش لەلایەن ئەو سەربازگەوە گیراوە ئەتوان بڕۆن تەسویری بکەن ئێمە خۆمان جادەکەمان باشترە بەڵام ئەوان گرتویانەتەوە بە جادەیەکی چەو پێچاو پێچە ئەڕواکە تەبوتۆزێکی زۆرەکە لە هاوینە بەستانیشا خەمی قوڕوت شڵکا و تاسەیە سەربازگەی لێ جادەی گوندەکەی خۆمانیان گرتووە جادەکان بە خواری بیناکانە بردووە هەمی چاڵ و پێچ و لۆچ ئەوانەیە. ئەوەندەی کە پەیوەندی بە پاکڕاگررتنی ناوچەکەەوە هەبێ ئەمە وەکو سەرۆکاتی شارۆانسی ساڵق بە هەمانگی لەگەڵ فەرمانگەی ژینگە لە ماوەی ڕابردوودا پاکردنەوەی شوێنەکەمان ئەنجام داوە و بەردەوامیش لە ڕێگەی کۆمپانیای گارێکس کە ئەرکی کۆکردنەوەی خۆڵ و خاشاک و بڵین کۆکردنەوەی خۆڵ و خاشاکە لە سنووری شارۆانسی سادق بەردەوام لە ڕێگەی لیژنەکانمانەوە چاودێری پاکردنەوەی ناوچەکە ئەەکەین و هەروەها ئەوەندەی کە پەیوەندی بە ڕێگەی ناوچەکەەوە هەبێ ڕاستە ڕێگەیەکی خراپی هەیە بەڵام ئەوەندەی کە بە ئێمە کراوە تەنها تێکەڵ ڕێژێکیان حاڵەتێکی چۆن بڵێ چارەسەری ئانی بووانی شتێک کە پەیوەندی بە ئێستەوە هەیە نەمانتوانێت چارەسەرێکی بنەڕەتی بۆ بدۆزینەوە لەبەرەوەی کولفەی پێویستمان لە بەردەست نەبووە چەند جارێک دەرخستەمان بەرز کردوەوە بە هەمانگی لەگەڵ قایمقامەتی قەزای سادق بۆ چاکردنی ڕێگەی سەرچاوەکە و لە هەمان کەتە ڕێگەی نەخۆشخانەی دانیشە کە هاوڵاتێکی زۆر سەردانیەکە ئەم بەڵام تا ئێستا موافقەت نەکراوە لەسەر جێبەجێکردنی پرۆژەکەەوە کولفەی پێویستی بۆ دابین نەکراوە ئەوەندەی کە کرێمە بەردەوام لە هەوڵابین بۆی ئەو ناوچەیە گرنگی زیاتری پێ بدرێەوە لە ڕووی نەخشەیشەوە لە ئێستا لە هەوڵداین نەخشەی ناوچەکە
نەخشەیەکی بۆ ئامادە بکرێەوە پەسەند بکرێ و لە ڕووی گەشتیاریەوە زیاتر گرنگی بە ناوچەکە بدرێ بەڵام ئەمە پێویستی بە هەندێک ڕێکار هەیە کە بۆ ئەم ڕێکارانش کاتمانەوێت ئەوەندەی کە هەیە ئێمە پلانمان هەیە ئینشاڵڵا بۆ جوانکردنی ناوچەکە بەڵام پاش جێبەجێکردنی ڕێکارە یاسایەکە تا ئێستا ئەو تێ من هاتم هیچ شتێک لەسەر من نەوتراوە لە کاتی منە ئەو مەلەفە هەڵ نەدراوەتەوە دووبارە ئیشی لەسەر نەکراوەتەوە.